ماوەی 5 ساڵە هاوڵاتیان لا چاوەڕوانی دروستکردنی خانووەکانیانن لەلایەن کۆمپانیایەکی بیانی کە باوکاری حکوومەت هێرێن بڕیاروا بوو ژمارەیەک خانوو بۆ کرێنشینیان دروست بکەن و هەر هاوڵاتیەکیش بڕی 7,000 دلار بەو کۆمپانیایە بدا بۆ وەرگرتنی خانووەکانیان تا ئێستاش ئەو پرۆژەیە بە تەواو نەکراوی ماوەتەوە. نوێنەری ئەو هاوڵاتیانەی کە چارەنووسی 7,000 دلاریان لەلایەن حکوومەت و ئەو کۆمپانیا کۆریا بە نادیاری ماوەتەوە بۆ بەدواداچوون بۆم کێشەیە. سەردانی ئەنجومەنی پارێزگای کردووە دەڵێت ماوەی 5 ساڵە لە چاوەڕوانی وەرگرتنی کلیلی ئەو خانووین کە ناومان تۆمار کردووە و ئاماژەی بۆشدا زۆر جار بەگاڵتە جاڕیەوە پێمان دەڵێن داوا لە سەرۆکی کۆریا بکەن بۆ وەرگرتنی خانووەکانتان. ئێمە وەکو بەشداروانی گوندی کۆری ئەمڕۆ هاتوون سەردانی ئەنجومەنی محافەزەمان کرد بۆ بەدواداچوون بۆ ئەو خانووانە کە ماوەی 5 ساڵ لەمەوبەر بۆ 5,000 کرێچی دەرچوو بۆ 5,000 بێخانوو دەرچوو بڕی هەفتاوە ڕقەمان لە ڕێگای پارێزگاری هەولێر تەسلیم کرد بۆ ئەوەی ئەو خانووانەمان پێدرێ بەڵام هەتا ئێستا ئەو خانووانە هیچ بڕیارێک لەبارەوە نەدراوە کە پرۆژەکە دەست پێکرا هەر خێزان و هەفتاوەڕقەی لێوەرگیرا دواتر بڕیار وابووکە حکوومەت بەخۆی قستەکە بدا دواتر لە هاوڵاتیانی وەربگریتەوە ئێستاش بەهۆی ئەو قەیرانێکەوە دروست کراوە ناتوانێت حکوومەت ئالەساس کە ئەو پارەی بدا لەبەر هەندێک ئەو پرۆژە ڕاوەستاوە هاوڵاتیان زۆر بێئومێد بووینە جاری وایە پێمان دەگوترێ بڕۆن داوا لە سەرۆکی کۆریای باکوور بکەن بۆ ئەوەی کەوا خانووەکانتان بداتێ. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگاش دەڵێت پێشتر لایەنێکی سیاسی ئەو پرۆژەی بە مەبەستی بانگەشێل بژاردن بەکارێنا لە ئێستاشدا حکوومەت هێرێم بە بیانووی قەیران ناتوانێت ئەو بڕەپارەی بەڵێنی دابوو بیدات بەو کۆمپانیایە بۆ تەواوکردنی خانووەکان. مەسلەی خانووی کۆری یەکێکە لەو پرۆژانەی کە لە سنووری پارێزگای هەولێر ئەنجام درا وەکو لە زمانی ئەو پرۆژانەی کە بە نیوەچری و بە ناکاملی بەجێما بەهۆی ئەو قەیرانە دروستکراوەی کە بەسەر هەرێمی کوردستانیان داهێنا نەبوونی پارە وای کردوەکەم پرۆژانە بوەسن خانی کۆری شێچێک بوو لەو پرۆژانەی کە لە سەرەتاوە ئەمە پێمان وابوو بە حەملەیەکی ئینتیخابی بەکارهێنرا وا لە خەڵک گەندرا کە ئەمە پرۆژەیە کە تایبەتە بە کرێچی و تایبەتە بە فەقیر و هەژار بەڵام لە ئەسڵاوانە بوو ئێستا کە کێشەکە لەوەیە هاوڵاتێکی ێزگار زۆر لە سنووری 5,000 خانوو یەکی هەفتاوەڕقەی لێوەرگیراوە بەڵام ئەم خانوویە تا ئێستا نزیکەی 3 ساڵە تاوەکو ئێستا بێ یعنی بڵێن هیچ هەواڵێکی لێ نییە ئەم خەڵکە هەرموو لە چاوەڕێی ئەوە دەکا هاوڵاتی هەیە زێڕی خێزانی فرۆشتووە هاوڵاتی هەیە قەرزی کردووە تەنها فیسەبیلەوە ئەم هەفتاوەڕقەیە دابین بکە. هەر لە کاتی سەردانی کردمان بۆ پرۆژەی خانووی کۆریان تاهیر عەبدوڵڵا جێگری پارێزگاری هەولێر لەگەڵ بەرپرسانی ئەو کۆمپانیادا گفتوگۆی دەکرد لەبارەی کێشەکان بەڵام بەبێ هیچ بیانوویەک ئامادە نەبوو لێدوان بۆ پەیام بدات. 5 ساڵ لەمەوبەر حکوومەت هێرێم باوکاری کۆمپانیایەکی بیانی پرۆژەی دروستکردنی 5,000 خانووی تایبەت بە کرێنشینیان بە ناوی شاری کۆریان ڕاگەیاند ئەو کەسانەشی ناوی خۆیان تۆمار دەکرد لە ڕێگەی لیژنەیەکەوە لە کرێنشینیان دەکۆڵیەوە و دواتریش لە ڕێگەی تیر و پشک ناویان دەردەچوو لە دوای دەرچوونی ناویشیان بڕی 7,000 دلاریان دەدا بەو کۆمپانیا بیانیە و بڕەکەی تریش لەلایەن حکوومەت هێرێمەوە دەدرا و دواتریش لە ڕێگەی قیز لە هاوڵاتیان وەردەگیرایەوە بەڵام ماوەی 5 ساڵە حکوومەت هێرێم هیچ ئاوڕێکی لەو هاوڵاتیانە نەداوەتەوە بە بیانی بوونی قەیرانی دارایی و وەرگرتنی کلیلی ئەو خانوانەش لەلایەن هاوڵاتیان خەریکە ببێت بەخەون. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.